سێ دوو یەک سڵاوتان لەبێ عەزیزانی من چۆنن ئەم کاتەتان باش بڵێن چی؟ بڵێن چی؟ پش و شەوانی سەری ساڵ ئەهاتینە دەرێ لە ماڵ چەپڵە ڕێزان و هەڵپەڕکێ زۆر دڵمان خۆشە بوو پێکەوە هەر بۆیە منیش ئەمڕۆ زۆر خۆشحاڵم چونکە لەگەڵ ئێوەم بەڵێ خۆشەویستانمان بەرنامەی ژیری و دیاری هەموو یەک شەمە ئەمڕۆ چەند شەمێ؟ نا سێ چی؟ یەک شەمەیە ئەو کێ بووتی سێ؟ هەموو یەک شەمە و سێ شەمە و تو ئەو سێ شەمێمە بەستە بوو هەموو یەک شەمە و سێ شەمە و پێنج شەمەیەک بەرنامەی ژیری و دیاریمانە بێت لە شاشە ڕەنگینەکەی کورسات سەعات 4 چەپڵەکانتان هەمیشە چەپڵەکانتان ئامادە بێت لە بەروی ئەمڕۆ چەپڵەی زۆرمانە بێت بەڕاستە؟ دەباش ئەنجا زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری و بڕۆینە لای پەیوەندیەکان چینە لای مناڵەکان بەس بۆستم پێشەوە ئێوە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 751 849 03 11 ئەنجا با بڕۆینە لای مناڵەکان و ئەڕۆینە لای یەکەم مناڵی ئەمڕۆمان کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی پێوە کردوین ئەنجا ئەلو ڕەنگم باشە؟ باش کێما لەگەڵا؟ ئاشنا؟ ئەلو ئاشنا؟ السلام عليكم دار السواد. عليك السلام ئاشنا گیان چۆنی؟ باشم وەڵا. یاخوا باش بی وەڵا منیش زۆر باشم بەس نا ئەگەر تۆ بە من بڵێی چۆنی ئەبێ بڵێی چۆنی ئەها دوور و درێژ بێ ئەر بیڵێ؟ چۆنی؟ وەڵا باشم لەکوێ لەگەڵمانای ئاشنا؟ لە کەرکووکۆ. لە کەرکووکۆ ئاشنان پەیوەندی پێوە کردوین زۆر خۆشحاڵین ئەی چەند ساڵی؟ 15 ساڵ ئەمە بوو 15 ساڵی ئەی یەخواتە من درێژ بی ئەنجا پێم بڵێ ئەم پشووی هاوینە تۆ چی و کرد؟ بووم ئۆڵای هاوکاری دایکم کرد. هاوکاری دایکی کرد؟ ئادەی پێم بڵێ چۆن هاوکاریت کرد؟ چیت بۆ کرد؟ مەسۆر ناماڵم کۆ کردەوە؟ کۆ کردەوە ناماڵم ڕێگەسەر ئەی کە جوانە چەپڵێکی بەهێزی پێشکەشکەن بۆ ئەو ئازاتیەی ئەی گوێم لە چەپڵە نەبوو گوێتان لێبوو؟ چەپڵە هەبوو؟ گوێم لە زەڵی چەپڵەکان نییە نازانم بۆچی ئەرێ ئاسناتە گوێ لێبوو؟ ناوە تۆ نەوتمە چەپڵە لێبوو ئەکوا چەپڵەکانتان چەپڵێکی بەهێز بۆ ئاشنا گوێتان لێبووە؟ گوێم لێ بوو. دەست ناوەڵا گوێم لە چەپڵە نییە من ئەمڕۆ دێقەی ناکە مویمێ ئاشنا و بینەران گویان لێبێ ئینجا ئاشنا ئاشنا شتێکمان پێشکەشەکەیت؟ وەڵاتەت قورعانێکتان بۆ ئای بۆسە بۆچی یاریەک نەکەی من دەمێکە یاریم نەکردووە ئەو خۆ بیرم نەبوو ئەمڕۆ کە هاتمە بەرنامەوە وتم ئەبێ یەکەم پەیوەندیمان یاری لەگەڵکەم لە برەوەی کە پێنجشەمە ڕۆژمەوە بەرنامەکەم پێشکەش کرد ئاشنا ئیتر هەینی هاو بەسەرا شەمەی هاو بەسەرا ئەوەنە بیرمەکردن نەبێتەوە ئەرێ ئێوەش بیری منەکەن کە ئەڕۆم دیار دابم دەستمە کرد. دە باشە پێم خۆشە
یاری پێچەواناکەین من وشەیە کەڵم تۆ پێچەوانەکەیڵێ بەڵێ اینجا ئەم یاریان ئەم جارە ئەمڕۆ یەکسەر وشەکانت پێ ناڵم تۆ پێچەوانەکەی بڵێ بە گۆرانی پێتەڵم گۆرانی پێچەوانت پێشکەشەکەم اینجا وشەکان ئەوەستم تۆ پێچەوانەکەی بڵێ باش؟ بەڵێ یەک دوو سێ تۆی زانی ئەم شتانە وەک من بیڵێ پێچەوانە سارد و گەرم ڕاق و بەڵێ ڕاق و ڕاستە ڕق و نەرم ئێم خراپ و باش خراپ و چاک پیس لەگەڵ بەڵێ پێچەوانەی پیس چییە؟ پاک سی نە پیس لەگەڵ پاک اینجا زانا و نەزان گران گیران کرانەوە گران پێچەوانەی گران چییە؟ هەرزان خواردوپۆشی شتەکانم لەوانێ بە هەڵە بگاتەم هاوڕێم دەخەی ناکە گیران هەرزان لا 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 بەڵێ ئاسان دەستخۆ چەپڵێکی نەهێشت هذا چەپڵە نە با بڕێنە لای چرخەکەمان بەڵێ یاک ئاش ناتوانی پێمان بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ ئەی دەست خۆش بام بزانین ئاشنا چی بۆ دەرەچێ ئاشنا پۆلەکانمان بۆ دەرچوو تۆ دەرچی بۆ پۆلی حەوت لا دەچم بۆ پۆلی هەر دەرچی بۆ پۆلی هەشت هەشت زۆر چاکە ئەنجا پێمان بڵێ یەک دوو سێ یەک یەک دوو دوو سێ ئەمڕۆ بیرم لەوا کردەوە ئەموت بۆکسی ژمارە هەشت و نۆ وتی هەشت ڕاستەکەی دەرچۆ بۆ حەوت ئەبێ بەس هین دەرچۆ بۆ هەشت بەس ئەبێ حەوت بکەینەوە ڕاستی دەستان خۆش یەک دوو سێ ئەمڕۆ هەر خەیاڵم لای ئەوە بوو دەمێکە بۆکسی ژمارە هەشت و نۆمان نەکردوێتەوە هەریستم بیکەمەوە هەر پرسیاری ژمارە حەوتیشمان هێنا بۆکسی ژمارە حەوتمان کردەوە پرسیاری ژمارە حەوتمان هێناوە ئەنجا با بزانین ئاشنا لە کەرکووکەوە ئامادەی بۆی بخوێنینەوە ئامادەی؟ بەڵێ باڵێ با دەست پێ بکەین ئەڵێت ئەمە پێناسێ بزانم ئەزانیت ئەمە پێناسەی چییە؟ زانستێکە دەکۆڵێتەوە لە چۆنیەتی گواستنەوەی سیفەتە بۆ ماوەیەکان لە باوانەوە بۆ وەچەکانیان ئەمە چ زانستێکە؟ یاخود ئەمە پێناسەی چییە؟ بۆ ماوەیە هین ببوورە بۆ ماوەزانیە یاخود نەخۆشزانیە یاخود ژینگەزانیە ئەس زۆر ئاسانە داستەوا دەکەی ئاسانکاریم بۆ بکەیت ئەگەر تێبگەی لە ڕستەکە زۆر بە ئاسانی ئەتوانی وەڵامەکە هەڵبژێری با دووبارە بۆت خوێنمەوە زانستێکە دەکۆڵێتەوە لە چۆنیەتی گواستنەوەی سیفەتە بۆ ماوەیەکان لە باوانەوە بۆ وەچەکانیان ئێکاتە چییە؟ ئەی بۆ ماوەزانی بۆ ماوە زانی بۆ ماوەزانی هەڵبژار بەڵێ بەڵێ چەپڵەکانتان بۆ ئاشنا ئێستاگەم لە بەنگی چەپڵەکان ئاشنا پیرۆزە پیرۆزە قوربانە بم پیرۆز بێ خوات لەگەڵ جا ئاشنا ئێستا ئەمان بینیت ئەزانم گیا بگرە ئاشنا تۆ لە کەرکووکەوە پەیوەندی پێوە کردبووین ئێمە دیارەکەت بۆ نێرین بۆ کەرکووک تۆش لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەتوانی دیارەکەت وەربگری پیرۆز بێ بەیوان بە دڵخۆشیەوە بەکاری بێنیت و
سوودی لێ ببینیت ئەڕۆینە لای هاوڕێیەکی ترمان ئەزانن ناوی چییە؟ ناوی کاڵەیە کاڵێ ئەوە ڕێگوتنەکەی من بوو کاڵێ تۆ چۆنی؟ منیش باشم ئەی تۆ چۆنی؟ کورە بە قوربانە بم وەڵا منیش زۆر باشم کە ئەوە قسەت کرد لە زۆر باشم یاخوا هەمیشە زۆر باش بی کاڵێ ئەوە بیتا ساقیتو چی؟ دادو ئەقتی بیتا چی؟ تێنەگەشتم دو ئەبۆکە بیتا ساق بووی تۆ ئۆی بە قوربانی بم دوعای بۆ کردوم کە چاکمەوە کاتێک کە نەخۆش بووم ناساغ بووم نەهاتمەوە زۆر سپاس دەکەم سێرکە ئیسە چەند باشم ئەها دوعاکانی تۆ قبوڵ بوون زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئێوەش هەمیشە باش بن دڵخۆش بن لە ساغ بن بوونی ئێوە و باشی ئێوە بۆ من خۆی باشیە منیش بە هیوام هەمیشە تۆ بە دڵخۆشی ببینم زۆر خۆشەوەی کاڵێ زۆر منی زۆر زیاتر باشە کاڵێ تۆ ئەگەر یەکێکی زۆر خۆش بوێت چۆن پیشانیەی تۆ تەمەنت چەند ساڵە؟ 6 ساڵی وەکو مناڵێکی 6 ساڵ ئەگەر بەدایکت بڵێ خۆشمەی چۆن پیشانەی باوەشی پیاکەی یان ماچێکە یان پێڵەی خۆشمەی ئای بە قوربانی بم بە هیوام کە هەمیشە خۆشەویستی هەبێ لە ماڵی ئێوە ئەی کاڵێ لە کێوە لەگەڵمانای؟ لە هەڵەبجەی تازەوە پەیوەندی پێوە کردین کاڵێ ئەی کاڵێ چەند ساڵی؟ 6 ساڵم خۆمەتیشم وەڵا بیرم چوە ئەو کێشەیە مێشتم بیرەچێتەوە ئەی کاڵێ ئەتوانی 6 چیمان پێ بڵێن 6 گۆرانیمان نەتوانی بۆ بڵێ؟ قوتابی پۆلیسم دەست و چالاک و پاکم وادەی کوردی دەخوێنم سەرکەوتن بەدەزێرم گوێڕادێری ڕامۆستام پاک و خاوێن وریا پاک و خاوێن وریا پاپۆرەکارێ فۆردە وەک چاوارێ فۆردە وەک چاوارێ چەپڵێکی بەهێز بۆ کاڵێ دەنگت زۆر خۆش بۆ زانی کاڵێ من ئەمزانی بەس من دەنگم خۆشە کە چی کە تۆ گۆرانێکەت وت بۆم دەرکە و کە دەنگ خۆشتریش هەیە لە منە زانن چی؟ چی کاڵێ با بڕۆین بۆ لای چرخەکە باشە من چاوەڕێی تۆ بووم کە پێم بڵێ کەواتە با بڕۆینە لای چرخەکە کاڵێ گەشتمە لای چرخەکە ئەبێ من چی بکەم ئێستا؟ ئەی چۆن ئەجوڵێت؟ دەست خۆش چەند ژیرە پێم خۆشە کاڵێ کە هەموو ڕۆژێ سێری بەرنامەکانمانەکەی ئەوە ماچێکیشم بۆ ناردی تا هەڵەبجەی تازە دڵنیامەگات ئەرکیمان بۆ دەچوو گاندری تۆپ ئاگام لێ نەما ئەگاندری تۆپمان بۆ دەرچۆ کاڵە ئەنجا بڵێ چی کاڵێکم جاتە پەیوەندیمان پێوەکەی نەخێر کاتە هاوڕێی بەرنامەیت خۆشحاڵم کاڵێ بڵێ چی ئێمە لە ژمارەیەکەوە هەمانە هەتاوەکو ژمارەشت بەدڵی خۆت ژمارەیەک هەڵبژێرە و بە هیوای بەختێکی باش ژمارە چەند؟ ژمارە 3
باڵێ باڵێ کەواتە با بڵێن 1 2 3 ئاجەی بزانین بەختی هەبوو باڵێ بەختت هەبوو کاڵێ کاڵێ ئەمڕۆ ڕۆژی تۆیە پیرۆزە قوربانە بم خوافیز ئاگاداری خۆت بە خوات لەگەڵ هەستاخم بای 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 کاڵێکیان بای بای وڵی بیری کاڵەیەکە بەتوان وەریگرنەوە نابێت دەزانم هاوڕێک ترمان لەگەڵای بەڵام پێشی کە بڕۆینە لای هاوڕێکی ترمان با پێتان بڵێم کە ئێوەژە توان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 9 یاخود 0 5 8 0 3 اینجا ئەو هاوڕێمان کە ئیستا لەگەڵمانە ناوی موبینە ئەلو ئەلو بەڵێ ئەلو 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 چۆنی باشم وەڵا یاخوا باشبی تۆ ناو موبینە بەڵێ تۆ پەیوەندیت کردووە بە بەرنامەی ژیری و دیاریەوە ئاوەڵا تۆی کە حەزەکەی بەشداری بکەی لە بەرنامەکەمانە و یەکێک لە بڕگەکانت بۆ دەرچێ بەڵێ ئەی تۆیت ئیستا لەگەڵداتە تاوارا قساکەیت بەڵێ ئەی باشە تۆیت کە لە کێوە پەیوەندی پێوە کردووی سلێمانی ئاوە تۆیت کە لە سلێمانیەوە پەیوەندیت پێوە کردووی بەڵێ موبین چۆنی باشم وەڵا یاخوا باشبی چەند ساڵی وەڵای حەوتە حوتی ئەی یەخواتە من درێژبی موبین ئەرێ موبین یەکەم جارتە پەیوەندیمان پێواکە یان هاوڕێی بەرنامەی وەڵای هاوڕێ وەرنامە دەمدامە تەلەفۆنەکەم بەڕاستە ئەی پێبان بڵێ هەست چۆنە کاتێک پەیوەندیەکەی بە بەرنامەی ژیری و دیاریە وەڵا زۆر خۆشە زۆر خۆشە دڵ خێرا لێیە بەڵێ کە جوانە باشە موبین شتێکت بۆ ئامادە کردوین کە پێشکەشمانکەی ئێستا بینەرانگیان لە تۆیە منە بینن چیان پێشکەشەکەی وەڵا وڵای نازان بین ئەوەی کە جوانە قەی ناکە موبین وەرە بەیاریەکەین با بینەرەکانمان ئاستی زیرەکی تۆ بینن باش یەڵە موبین پێم بڵێ ئەگەر ئێمە یان ئەگەر تۆ بڕۆیتەوە بۆ قوتابخانە لەوێ سەرەتا یەکەم ڕۆژ 3 هاوڕێی نوێت بناسی دواتر دوای 2 ڕۆژ 2 هاوڕێی تریشە بناسی ئەو کاتە ئەکاتە چەند هاوڕێت واتە تۆ چەند کەس 5 بەڵێ کاتە چەپڵەکی بەهێز بۆ موبین ئای دەست خۆش موبین یارێکی تر بکەین یان بڕۆینە لای چرخەکەمان وەڵایی بیکەین بەڵێ باشە یاری ڕەنگەکانەکەین ئەنجە تۆ ڕەنگ بە منەڵێیت منیش دەستی لێم باشە من چاوەڕێی تۆم کە ڕەنگ بڵێ منیش ڕاکەم دەستی لێ بم ڕەنگی چین بۆ کێ ڕاکەین بۆستن خانوەکەی زیتەڵە دەستم لێ ئەوە یەک وڵای ئەم یاریە لە ڕەنگی سوور دڵەکەی پشیلەکە ئەوە 2 ڕەنگێکی تریش ڕەنگی ڕەساسی باوکەیە ڕەنگی ڕەساسی هەمانە ئەوە ئەبێت ئەوی سەرەوە بێت ناوەڵا نابێت ئەما بێت وانیت خوا ئەوە ڕەساسی هیلاک بوو ڕەنگێک ترم پێڵێ یەک دانەی تر و بەس زەرد
وەرە خۆرەک تۆ بڵێ دەستم بگاتە مانگەکەی ماڵی زیتەڵە باڵاشم بەردە نەمزانی چەپڵەکانتان گوێم لە دەنگی چەپڵەی موبین نەبوو ئەڵەی پێی خۆش نەبوو بردوومەتەوە لا چەپڵەکەی دەنگی موبین دەست خۆش ساسە چەپڵەکانی تر با بڕێنە لای چەرخەکەمان بە قوربانی بم زۆر سپاس بۆ چەپڵەکانە گەشتمە لای چەرخەکەمان من ئێستا لای چەرخەکەم ئەنجە پێمان بڵێ یەک دوو سێ بۆی کە دەست پێ بکەین یەک ئەزانم دڵپاکە بۆ خۆم زەوی بردوێت تو بەس خۆمانی یاریەک ئەگەم لە بڕگەشت نەما یەک موبین دوو ئازا موبین تااقەتی چوو موبین موبین وەرە ئێستا هینەکەمان نەکردو یاریە ڕاستەقینەکەی کە لە بڕگەکانی وەرە وەرە یەک خێرا خێرا یەک دوو سێ وای بیرم چوو بۆ کڵاوێنمان بۆ دەرچوو یاری کڵاوێنەکەین من و موبین و ڕاست دەکەی موبین ڕاست دەکەی ئێستێت 8 کڵاومان هەیە دوو جارەتوانی بڵێ گوڵ و ئەم یاریەمان ئەبێت دیاریەکە بدۆزیتۆ کە لە کام کڵاوەیە ئەنجام موبین ژمارە چەند دیاریەکەی ژمارە یەک پێنج چی بێ تیای بێ یان تیای نەبێ تیای بێ ئەواتە گوڵ بە گوڵ دەست پێەکە یەک دوو سێ ئەی بابا تیای نەبوو موبین گوڵێکت ڕۆشتووە ئاگادار بە یەک گوڵت ماوە هاوکاریم کە ڕاستی موبین منیش نازانم لەکوایە ئەها بەخوا دیار نییە بەڵام هەمیشە من بە مناڵەکانەڵێم کە سەرەتا ئەوانی کە هەستەکەی ئەو ژمارانی کە تیای نییە بڵێ فدواتە لای بە بۆی کەمترین ژمارە بمێنێتەوە دواتر گوڵەکە هەڵبژێری ئەنجا لازم تۆ ژمارە شەش چی بێ تیای بێ ئەمە کۆتا گوڵە یەک موبین دوو موبین بڵێ سێ موبین هیلاک بوو موبین ئێتی بڵێ سێ با بیکەینەوە شەش بەس دەی خۆمێڵەمێک دێ یەک دوو سێ شەش بەداخەوە موبین بەهیوام کە ڕۆژێکی تر بتوانی پەیوەندیمان پێ بکەیت و براوە بیت خۆشمەوەی موبین ئاگاداری خۆت بە خوارد لەگەڵ خافیز ئەو کوا چەپڵەکانتان هاتمەوە بۆ لاتان ئەو چی بوو من داوای چەپڵەم کرد چەپڵە ئەوە کەی چەپڵەیە ئەڕێنە لای ناو بڕێک کۆگەڕێنەوە بۆلات بەڵێ ئاجز بووم چەپڵەتان بۆ لێنە خوافی جاری ئەگەڕێمەوە بەس بۆلاتە زۆر سپاس بۆ چەپڵەکانتان
گەڕاینەوە بۆ لاتان ئازیزانم بەردەوامی لە وەرگرتنی پەیوەندی هاوڕێ جوانەکانم ئەنجا ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 849 03 ئەگە خۆشتان کردن بە سەفەکانتان زۆر سپاسانەکەم ئەنجا ئەنجا ڕۆینەوە لای پەیوەندەکان هاوڕێکمان لەگەڵایە بڵێن ناوی چییە؟ ناوی ئەسمایە ئەسما بەڵێ چۆنی؟ الحەمدولillah باشم لادەکەواتە ئەتی چۆنی؟ قوربانێ بەم یەخوا باش بی وەڵڵا منیش زۆر باشم ئەی دەنگ و باسی ماڵەوەتان هەموو لای باشن؟ الحەمدولillah هەموو لای باشن یەخوا باش بن ئێستا چەند کەس سێری بەرنامەکەمانەکە؟ داکم براکەم زۆر خۆشحاڵین ڕێزمان هەیە بۆیان ئەی باشە تۆ بڵێ بینەرەکان ئێستا ژمارەیان چەند بێکە سێرمانەکەن هاوڕیان لە ئێوە دیارە؟ چەند ملیۆن؟ 5 ملیۆن؟ ئەسما پێمان بڵێ لە کێوە پەیوەندیت پێوە کردوین چەند ساڵی؟ هەولێر لە هەولێرەوە ئەسما پەیوەندی پێوە کردوین زۆر خۆشحاڵین یەک دنیا خۆشەویستیمانەیە بۆ هاوڕێیانمان لە پایتەخت ئەنجە چەند ساڵ بووی؟ 6 بەڵێ تەمەەن درێژ بی خێرا 6 ڕەنگم پێ بڵێ کە زۆرت حەز لێە پامبا پامبا ئەوە یەک منیش زۆرم حەز لێ شین سوور چین؟ بەڵێ سی چیتر؟ سۆر باشە سی یەک ڕەنگی ترمەوە؟ کەسک وەڵام منیش لە دڵما بوو کەسک چاپڵەیەکی بەهێز بۆ ئەسما ڕەنگەکانی ئەنجە تۆ بە من بڵێ حەز لە چ ڕەنگێکە؟ ئێستا چی ئەسما؟ ئێستا بڵێ ئێستا پێم بڵێ پامبا نا تۆ بە من بڵێ پرسیار لە من بکە بڵێ حەزێ لە چ ڕەنگێکە؟ حەز لە چ ڕەنگێکە؟ گەرم دنیاە ئەسما هەر هەمووی ڕەنگ بێ پێتەڵێم ئێستا چیم بەدڵ ئابێ ئەسما ڕەنگ نییە بڵێم لەم ناشرینە ئەنجا هەنە جار بیرەکەمەوە گەردووم بەبێ ڕەنگ تۆ بڵێ جوان بێ ئەنجا دواتر بیرەکەمەوە سپی بۆ ئاشتی ڕەش بۆ شەوی جوان سەوزی دارستان سووری گوڵستان و جۆرەکانی زەر بۆ تیشکی هەتاو شینی ڕووبار و دەریا و ئاسمان ئەزانن من و ڕەنگەکان چۆنین؟ ئەو وەکو زەریایەکە منیش یەک ماسی دەست خۆدادەتەوە بزەگەت خۆش بوو زۆر سپاس بە قوربانە بم ئەسماگیان خوا حافیز ئەسما تۆ چەپڵەم پێشکەشکە با بێمەوە نا من چەپڵی ئەسما بوو گوێم لە دەنگەکان گوێم لە چەپڵی ئەسما بوو ئەسما زۆر سپاس ئەسماگیان زۆر سپاس بۆ چەپڵەکانیەوە سپاس بۆ چەپڵەکانتان بڕۆینە لای چرخەکە ئەسما بەڵێ بەڵێ یەک دوو سێ بابزانین ئەسما چی بۆ دەرەچێ جیاوازی وێنەکان ئەزانی دەمێکە هاوڕێیان ئەم بڕگێمان بۆ دەرنەچووە ئەسما سپاس بۆی کە ئەم
بڕگێت بۆ دیاریکردین جیاوازی وێنەکانمان بۆ دەرچوو اینجا 5 جیاوازی پێویستە کە لە نێوان دوێنەکە بۆمان بدۆزیتەوە باشە؟ باش. زۆر چاکە. ئامادەی؟ وێنەکە نایەتەوە مەڵسووب. چی ئەسما؟ وێنەکە زوو بۆ من نایەت. وێنەکان بۆ تۆ نایەت کە جوانە. ئێستای بینیت ئێستا گەورەمان کرد پڕ بە شاشەکەی ماڵی ئێوە بەڵام کە بینیت پێمان بڵێ بینیت؟ ئەسما؟ بەڵێ. بینیت وێنەکەمان؟ نا هێستا ناچێ. باشە کە هات پێمان بڵێ با دەست بکەین. زۆر ئاسانیشە. وێنەکە گەورەیە شتەکان بەباشی ئەبینرێت. بینیت؟ نا. خەت بازۆرگە ئەیفە لەگەڵێ. هاتە. قەینا لەگەڵتین. گەشت کاتەکەمان با بڕوات ئەسما 5 جیاوازیمان پێ بڵێ. ئەوە کۆترەکەشتینە ئەیکەر زەردە. دەست خۆش ئەوە 1. گوڵەکە لەسەرێ گوڵەکەیەکی لەسەرێ نییە. هەر بژیت ئەسما ئەوە 2. ها؟ چیتر؟ ئێشتاوی کرارە ئێشتاوی هەپاتە. دەست خۆش ئەسما چەند ژیری ئەوە 3. ڕاستەکەی کلکی ڕێوەکەمانەوە 4 هەر ڕێوەکە شتێکی تری تیا سێری سمیاڵەکانی کە سمیاڵی 5 دەست خۆش ئەسما توانیت کە براوبی پیرۆز بێت زۆر خۆشحاڵ بووین. دیارێکت بۆ ئەنێرین بۆ پایتەخت و تۆش دەتوانین لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەسماگیان وەری بگری. باشە بەردەوامی لە وەرگرتنی پەیوەندی هاوڕێکانمان جا ئێوەش بیرتان بێت کە ئەتوانم پەیوەندیمان پێوە بکەن. ژمارەکانمان 0 416 99 یاخود 0 849 03 ئیناس بەڵێ. چۆنی؟ باشم. سێرکە من چەند زیرەکەم زانیم کە تۆ ناوت چییە؟ ئای تۆ زانی من ناوم چییە؟ تۆ زانی من ناوم چییە؟ بەڵێ؟ دادەتەوە. ئای بژی تۆش زیرەکی چەپڵێکی بەهێز بۆ ئیناس. ناوەکانی هاوڕێم زۆر زیرەکە نەزانێت نەخۆمەکی. ئیناس لەکێوە لەگەڵمانای چەند ساڵی؟ لە چەمچەماڵەوە پەیوەندی پێوە کردین. باشە ئەی چەند ساڵی؟ 7 ساڵیشە ئەی تەمەەن درێژبی. باشە ئیناس با من پرسیارێکت لێکەم بەس بۆ سەبا پرسیارەکە دروستکەم. پرسیارەکە دەربارەی چی بێ؟ باشە پرسیارەکەم دۆزیەوە. مناڵان پێویستە لە پشووی هاوینە کەیسە لە پشووی هاوینان چی بکەن؟ قورئان بخوێنین. چۆن؟ چی بکەن؟ قورئان بخوێنین. ئەی دەست خۆش چیتر؟ 3 شتمان پێ بڵێ. یاری بکەین. یاری بکەن بۆی کە بجوڵێن و جستەیان بەهێز بێت. زۆر باشە. چیتر؟ ئۆی سەری بەرنامەکە ئێمەشکان وەڵافەرم چەپڵێکی بەهێز.
باشە ئینە تۆ خوشک و برات هەیە یان تاقانەی برایەکم هەیە. تۆ خوشک و برایەکی هەیە ئەی تەمەند درێژ بن پێکەوە ئەی پێم بڵێ لە ماڵەوە یاریەکەم پێکەوە بەڵێ ئای چەند جوانن لەگەڵ یاریەکە. چی هەموو ڕۆژێک ئا یاری چیتان هەیە میکانۆتان هەیە من ئەوڵا بە مناڵی تۆپتۆپێنتان هەیە ئێ زیادە کۆکۆ کۆسی کۆسی پێسەنیدا ئەوە نازانم کامێ باشە ئەو دوای هاوڕێم پێتان هەڵم کام یاری ئەی هینا شتێکی تر ئێوە یاری میکانۆتان هەیە قەفێن چۆن قەفێن لەگەڵ میرکێن میکانۆ یارێکی زۆر خۆشە من بە مناڵی زۆرم حەز لێ بوو اینجا هەمیشە کە میکانۆکانم ئەهێ نازانم چیم دروستە کرد هێنم دروستە کرد قاچیم بۆ دروستە کرد مرۆڤم دروستە کرد پێڵام لە پێ کرد دستەکانی ئاوا ڕێک بوون زۆر جوان بوو بانی بچم میکانۆ کڕم تۆ زیاری میکانۆ لە کۆڵان وازم پێکەم زۆر باشە ئەنجا با بڕۆینە لای چرخەکەمان با بگەینە لای چرخەکەمان و ئیناتیش پێمان بڵێ یەک دوو سێ هاوڕێکەم پێمان بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ دەست خۆش ئەسوان بۆ هەیە بیرکاریمان بۆ دەرچوو تەمەنت چەند بوو؟ 6 بوویان حەوت بوو 7 ساڵە باشە ژمارێکی ئاسان تێنێ ئەنجا پێمان بڵێ چەندەکات ئامادەیت؟ ئامادەیت؟ قۆڵت هەڵکە خۆت ئامادەکە هەناسێکی قوڵ هەڵمژە دوو ئەنەناسمان هەیە هەردووکیەکاتە دە واتە ژمارەی یەک ئەنەناس چەنە ئەیبینیت ژمارەکانمان چۆن ئین ئازەی بینیت بەڵێ دوو ئەنەناس ئەگەر بکاتە دە واتە ژمارەی یەک ئەنەناس چەنە دواتر ئەو ژمارە لەگەڵ چەنە کۆیکەیتۆ ئەکاتە هەشت ئەی باشە ئەو ژمارەی تریشکە بۆمان دەرەچێ لە چەنی دەرکەی ئەکاتە دوو و هەر سێ ژمارەکە کۆکەیتەوە ئەکاتە چەند با کاتمان بڕواست ئەوە پێنجی یەکەم باشە پێنجەکە کۆیکەیتەوە لەگەڵ چەند ئاکاتە هەشت تۆزە خێراکە باشە دواتر سێ چەنی لێ دەرکەیە کاتەیەک ئینە کاتە دوو سێ چەنی لێ دەرکەی ئەکاتە دوو خۆشموتی ئەنجا کۆی کەرەوە 5 و 1 و 3کەمان نۆ خۆتان ئامادەکەن بۆ چەپڵەکانتان پیرۆزە نەبینیوە چۆن زۆر سەفاف بە قوربانە بە پیرۆز بێ ئەخوا هەمیشە دڵخۆش بی بەجرە پیرۆز بێ زۆر سپاس ئاگاداری خۆت بەخوافیز بینیتان چەند دڵی خۆش بوو ئەنجاییتر بۆچی ئێوە ئەڵێن ئەوە بۆچی کە بەرنامە پێشکەشەکەی دواتر زۆر دڵخۆشی لە بڕۆی مناڵەکان دڵخۆشەکەم ئەنجەکەیان بینم ئاوا دڵخۆشن ئیتر تاوە من زۆر دڵخۆشە بوو بۆسم با لە دڵخۆشەکەیان بێن بۆ تۆ کێمە لەگەڵ
یاوەر پێم بڵێن یەک دووسێ بۆی کە بڵم یاوەر چۆنی یاوەر چۆنی باشم. نەترسایی یاوەر لە کێوە لەگەڵمانای هەولێرەوە. بەڕاستە زۆر خۆشحاڵین یەک دنیا خۆشەویستیم نارد پێش پەیوەندەکەیتەوە بۆ هاوڕێیانم لە هەولێر باش یاوەر بەڵێ. پێمان بڵێ چەند ساڵی 11 ساڵم. چەند 11 ساڵم. 11 ساڵە تەمەەن درێژبی باشە ژمارە 11 11 ساڵ. 15 1 و 5 وانە نەخێ 11. 1 و 3 ئێ باشە تەمەەن درێژبی یاخوا باشە پێم بڵێ ژمارە چەند و چەند کۆیکەیتەوە ئەکاتە 13 ئێوەی زانن بینەرەکە کۆسێ. دا لەگەڵ سێ ژمارە چەند و چەندی تر تۆتە چەند 94 ڕاستەکە 94 ژەکاتە 13 8 و 5 ژەکاتە 13 حوت شەش و حوت زۆر باشە یاریەک بکەین پێکەوە بەڵێ. باشە تۆ لە چی یاریەکە باشی هەستەکەم تۆ لە دووگۆڵیا باشی ئەلو ئەلو ئەلو. ئەلو لەگەڵمان ناماوی بەڵێ. باش پێمان بڵێ پرسیارەکەمە گۆڕم یارێکەشمانە گۆڕین ماز لە یاری ئەهێنین یەین پرسیار لە یەکتریەکەین با من پرسیارێکی لێ بکەم باش. ئایا ئەمە چییە؟ ئایا ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ڕەنگی شینە کە ئەبێ بە شەو ڕەنگی ئەبێ بە ڕەش ئاسمانم. ئەوە چۆن زانی چەپڵێکی بەهێز باش زۆر باش وەزانی مەتەڵێکی تریش لێ پرسم بەڵێ. مەتەڵێکی تر بۆسم با دروست ئەمە چییە؟ چی پێ ئەڵێن؟ گەرمیمانەیاتێ ڕووناکیمانەیاتێ وزەشمانەیاتێ ئەو تەنها لە ڕۆژیشە ئەوە چۆن زانیت؟ ئەوە چی زانی چەپڵێکی بێ؟ بەڕاستی تۆ زۆر زیرەکیە زانی؟ با بڕێنە لای چرخەکەمان با بزانین ئەو بڕگەی کە بۆمان دەرەچێ ئەوە چتوانی بە هەمان شێوە و بە باشی وەڵام بیتەوە پێمان بڵێ 1 2 3 1 2 3 دەست خۆش دووبارە هەوڵ بدە باشە بەگوێتەکەی دووبارە 1 2 3 دۆزینەوەی بووکەڵەکان دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو ئەو بڕگەی کە من زۆرم حەز لێە بەیوای بەختێکی باش یەینە ئێرە و ژمارەکانیشیان بۆ ئامادە کردوین هاوڕێیان بۆم گۆڕی ئەمن لە ساکۆڵم بڕگەیەکی زۆر خۆشە زۆرم حەز لێ بڕگەی گشتی باسی بۆ زانیاری گشتی باسی چەندجانە بەڵام چرخەکەمان ئەمەی بۆ دیاری کردوین بۆ ئەمڕۆ ڕەنگە ڕۆژێکی تر پەیوەندیمان پێ بکەی بڕگەی پرسیارە گشتەکانمان بۆ دەرچێ بەڵام ئەمڕۆ ئێستا دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچووە ئەنجام بڕگەیشمان زۆر ئاسان و خۆشە بەیوای بەختێکی باش زۆر با تاقی بکەینەوە باش زۆر باشە
ژمارە 1 2 3 4 5 6 7 8مان هەیە سەرەتا ژمارەیەک دیاریکە بە دڵی خۆت پێشەوەی یاریەکە دەست پێ بکەین با 8 بێت با 8 بێت ژمارە 8 دیاریەکەین با بزانین چیتە 1 2 کەس ناڵێ 3 گوڵەکەمان بۆ دەرچوو ئەنجا ئێستا با یاریەکە دەست پێ بکەین ئەبێت تۆ بیدۆزیتەوە هەمان گوڵ کە لە چ بۆکسێکایە واتە لە چ ژمارەیەکایە ئەجا با دەست پێ بکەین ئەتوانی 3 ژمارەی تر بڵیت ژمارە چەند؟ با 4 بێت 4 1 2 3 چی تیا بوو با من سێری نەکەم چییە؟ ورچە؟ ورچەکەمان بۆ دەرچی با داخێنەوە لە 4 نەبوو دەتوانی یارمەتیم بدەیت نازانم لە چ ژمارەیەکە ڕاستی بەڵام نازانم ژمارەیەکمان پێ بڵێ بدام چەنەڵێ ئەمێ سێریکە چەند؟ 5 بەڵێ ژمارە 5 تۆ یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ بەڵێ ئاها باشە دەی زۆر چاکە ژمارەیەک ترمان پێ بڵێ جارە 5مان نەکردووە تۆ ژمارەیەک بڵێ 5 مەڵێ عەفو ببورن بەس گوڵە منی ژەر گوڵم یعنی فەرقی نییە من لەویا بم یان گوڵەکە هەردووکمان هەر گوڵ ژمارەیەک بڵێ ژمارە 2 بەڵێ 1 2 بیکەینەوە بەڵێ 1 2 3 ئاخر شەڵا ورچەکەمان بۆ دەرچە ئەمە چەنەم بوو بەڵێ یەک ژمارەکەی ماوە بەڵێ ژمارەیەکی ترت ماوە ژمارە چەنەڵیت خێرا ژمارە چەند با 1 بێت با 1 بێت ئەمە کۆتا هاوکاری منە بۆ تۆ ژمارەکە بگۆڕە با 3 بێت 3 بەڵێ 1 سێوت کۆتا ژمارەمانە 1 2 من سێری ناکەم ئێوە پێم بڵم باشە بەس بە دەنگی یان چەپڵەکەیان ئەوەی تر 1 2 3 یاڵە ئادەی گوێم لە چییە؟ بۆمان دەرچوو پیرۆزە هاوڕێ جوانەکەم توانیت کە براو بیت باس دەکەم پیرۆزە ئەم هاوڕێمان یەکەم جاری بوو لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردبووین و براوەش بوو زۆر خۆشحاڵ بووم دووبارە پیرۆز بێ هەم تۆ و هەم هاوڕەکانی تریشمان کە براوبوون ئانی کە لە سلێمانی ئەو پەیوەندیان پێوە کردبووین ئەتوانن سەردانی دەستگای میدیای کورسات بکەن بۆی کە دیارەکانیان وەربگرن و هاوڕەکانی تریشمان ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین وانیش لە ڕێگەی نووسینگەکانمانەوە تاوان دیارەکانیان وەربگرن زۆر سواز بۆ IQ باشە ئەوە تا خەریکم خۆحافیزیەکەم بەس سێشەمە گەڕێمەوە بۆلاتان زۆرم خۆشێن خۆحافیز